سلام علیک هاوڕێیان ئەو کات و هەموو کاتێکتان خۆشی و شادی بێت ئینشاءالله لەوانەی شەشەم لە فێربوونی زمانی فارسی لە ڕێگای گفتوگۆ لە چەنەڵی خۆتانە چەنەڵی فارسی کورد هاتینەوە خزمەتان ئەو جارەش گفتوگۆی مابەینی نێوان کاک سامان و کاک ژیانمان بۆ بژارتوون با بچینە سەروانەکەمان با بزانین وانەیە و جارەمان لە چ شوێنێکە و سەبارەت بە چییە. ژیار: سامان، اگه از اربیل بیام تهران برای نمایشگاه کتاب به نظرت از کدوم مرز بیام نزدیکتره؟ سامان: اگه از اربیل بیام تهران برای نمایشگاه کتاب به نظرت از کدوم مرز بیام نزدیکتره؟ سامان: اگه لهولیر بیام بۆ تاران بۆ پێشانگای کتێب بەڕای تۆ لە کام سنوور بێم نزیکترە؟ پێشانگای کتێب دەبێتە نمایشگای کتاب، مرزش که همان مرز و سنور. سامان دەڵێ ڕاستش من طرف شما نیومدم زیاد خبر ندارم. راستش من طرف شما نیومدم زیاد خبر ندارم. لە ڕاستیدا من بۆ لای ئێوە نەهاتووم زۆر هەواڵم لێ نییە، یعنی نەهاتوو بۆ هەولێر هەواڵی لێ نییە. طرف شما نیومدم لای ئێوە نەهاتووم. ژیاریش دەڵێ راست میگی الان چیکار کنم؟ راست میگی الان چیکار کنم؟ ڕاست دەکەی ئێستا چی بکەم؟ سامان دەڵێ ببین اگه بتونی با هواپیما بیای خیلی بهتره زودترم میرسی. ببین اگه بتونی با هواپیما بیای خیلی بهتره زودترم میرسی. سامان دەڵێ سیرکە، ببین سیرکە ئەگەر بتوانی بە فڕۆکە بی زۆر باشترە زووتریش دەگەی. هەواپەیما دەبێتە فڕۆکە. ژیار: آخه سامان من خیلی از ارتفاع میترسم تا حالا سوار هواپیما نشدم. آخه سامان من خیلی از ارتفاع میترسم تا حالا سوار هواپیما نشدم. آخر سامان من زۆر لە بڵیندایی دەترسم. ارتفاع واتە بڵیندایی. تا حالا سوار هواپیما نشدم، تا ئێستا سواری فڕۆکە نەبووم. سامان دەڵێ چی؟ بابا به خدا ترس نداره یه بار سوار بشی ترست میریزه. بابا به خدا ترس نداره یه بار سوار بشی ترست میریزه. سامان دەڵێ بابا بەخوا ترسی نییە یەک جار سوار بی ترست دەشکێ. یعنی باوەڕکەن هاوڕێیان لەوە بازاڕی تر نییە، هەر زۆر زۆر خۆمانە نووسیمانە. هیوادارین کە سوودی لێ ببینن. ژیار: آره همینه ولی دست خودم نیست. از بالای ساختمان هم زمین رو نگاه کنم سرم گیج میره. آره همینه ولی دست خودم نیست. از بالای ساختمان هم زمین رو نگاه کنم سرم گیج میره. بەڵێ وایە بەڵام بەدەست خۆم نییە، دەست خۆدەم نیست، بەدەست خۆم نییە لەسەر و بینایەکیش سەیری حەرز بکەم سەرم سەرگێژە دەگرم. بالای ساختمان لەسەر و بینایەک زەمین ڕۆ نگاه کنم سەیری حەرز بکەم سەرم گیج میرە. سەرم گیج میرە. گیج واتە گێژبوون. سامان: خب پس با ماشین بیا از مرز پیرانشهر. خب پس با ماشین بیا از مرز پیرانشهر. باشە ئەگەر وایە بە سەیارە وەرە لە مەرزی پیرانشار یاخود لە سنووری پیرانشار. سیارەش کە پێمان گوتن دەبێتە ماشین. باشه همین کار رو انجام میدم. باشه همین کار رو انجام میدم. باشە هەر ئەو کارە دەکەم. هەر ئەو کارە دەکەم. هاوڕێن ئەگەر تا ئێستا لەگەڵمان هاتوون تکایە بە لایک شێر سابسکرایبکردنی چەنەڵەکەمان هاوکاریمان بکەن، چەنەڵەکەشمان بە هاوڕێیانتان بناسێنن بۆی کە بتوانن خزمەتی زیاتری ئێوەی خۆشەویست بکەین و لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا بین. با بڕۆین بۆ سەروانەکە. سامان: اگه با ماشین بیای باید الان حرکت کنی وگرنه به نمایشگاه نمیرسی. اگه با ماشین بیای باید الان حرکت کنی وگرنه به نمایشگاه نمیرسی.
ئەگەر بە سەیارە بێی دەبێ ئێستا بەڕێکەوی ئەگینا بە پێشانگا ڕناگەی بێ نەمایشگە نمیرسی بە پێشانگا ڕناگەی ئەلان حرەکەت کۆنی ئەلان ئێستا بەڕێکەوی شیار دەڵێ چی دەڵێ ئەلان نمیتونم سر کارم باید مرخصی بگیرم فردا میام الان نمیتونم سر کارم باید مرخصی بگیرم فردا میام ئێستا ناتوانم لەسەر کارم دەبێ ئیزن وەربگرم سپەی نێدەم یا سپەی دێم مرخصی دەبێتە ئیزن وەرگرتن ئیجازە وەرگرتن سامان فردا آخرین روز نمایشگاه است تعطیل میشه فردا آخرین روز نمایشگاه است تعطیل میشه سپینه آخر روزی پێشانگایە دادەخرێت فردا سپینه تعطیل میشه واتە دادەخرێت تعطیل حوتڵە لێران کە ڕۆژێک حوتڵە بێت دەڵێن سپەی تعطیلە سپەی حوتڵەیە فردا تعطیلە سپەی تعطیلە سپەی حوتڵەیە ژیار ئەگی ئینطۆر باشێ دەست رو دێلم میذارم با هواپیما میام شب هم پرواز داره اگه اینطور باشه دست رو دلم میذارم با هواپیما میام شب هم پرواز داره یعنی تو این بله شبم پرواز داره کورتری دکه داره شبم پرواز داره اگر وابید دست لسر دلم دادنیم بفروکه دیم شویش فرین هیا پرواز فرین اگه اینطور باشه اگر آوا بید سامان دەڵێتی بهتر پس الان زنگ بزن یه بلیت رزرو کن بهتر پس الان زنگ بزن یه بلیت رزرو کن بهتر باشتر گەروایە ئێستا تەلەفۆن بکە و بلیتێک وەربگرە رزرو کن حجزکە وەربگرە ژیار نمیخواد برم سفارتخانه ویزا بگیرم نمیخواد برم سفارتخانه ویزا بگیرم نایهوێت بچمە کۆنسوڵخانە ویزا وەربگرم یا ویزا لێ بدەم سفارتخانە کۆنسوڵخانە سامان نه الان برای ایران ویزا نمیخواد الان برای ایران ویزا نمیخواد نه ئێستا بۆ ئێران ویزەی ناوێت ژیار باشه دوستم پس من برم کاراشو انجام بدم تا دیر نشده بعداً میبینمت باشه دوستم پس من برم کاراشو انجام بدم تا دیر نشده بعداً میبینمت باشه هاوڕێم من بڕۆم کارەکانی بکەم تاوەکو درەنگ نەبووە دواتر دەتبینمەوە بعداً میبینمت بعداً دواتر دەتبینمەوە باشه رسیدی فرودگاه تهران زنگ بزن خودم میام دنبالت باشه رسیدی فرودگاه تهران زنگ بزن خودم میام دنبالت به امید دیدار باشه گەیشتە فڕۆکەخانەی تاران تەلەفۆنم بۆ بکە خۆم دێمە دوات بێ ئومیدێ دیدار بە هیوای دیدار خودم میام دنبالت یعنی خۆم دێمە دوات از اینکه وقت با ارزش خود را در اختیار ما گذاشتید نهایت تشکر را داریم لەوەی کە میوانداری ئێمەتان قبول کرد دنیایەک سپاس ئامانجی ئێمە سەرکەوتنی ئێوەیە ئێوە شایانی باشترینەکان خوای گەورە یار و یاوەرتان